يعني إنسان سيري بينه دروي وایان بۆ هەڵ ئەبەست بۆی خەڵک دوورخەنەوە لە ڕێبازەکەی، يعني بعقلیش ئینسانەکان هاتووە و ئینسانێک نییە تەحملی ئەو درۆیە بکە. شێخی نوعمانی هەیە هندیە کە خۆی دیوبەندیە، يعني ماتوریدیە عەقیدەشی، عەقیدەی ئەهلی سونە و جەماعە نییە، سەر بە مەدرسەی دیوبەندیەکانی هیندستانە، باشە ناوی نوعمانیە. ئەم کابرایە کتێبێکی نووسیوە، لەو کتێبەیە باسی محەممەدی کوڕی عەبدولوەهابەکە، ئەفەرمێ بەداخەوە درۆیەکیان بۆ هەڵبەستووە لە لای ئێمە و خەڵکی هیند باوەڕی پێکردووە کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. درۆکە چییە؟ ئەڵێ گوایە. با بزانم مشریکین چەند پیسن لە دروستکردنی بوختان و درۆیە. جا ئەوە لەو سەردەمەیە کە خەڵکی هیندستان زۆربەشی باوەڕی پێکردووە، باشە کە تەکنەلۆجیا نەبووە، کە بەرنامە نەبووە شت دروستکرێ. ئەبێت لە ئێستایە کە بەرنامە هەیە، شت دروستەکرێت، تەکنەلۆجیا هەیە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە تەقێنرێتەوە ئەگەیەنرێت چی کە دروستکرێت. وایە محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحمەتی ئەڵڵای لێبێ، ئەمە شێخی نوعمانی خۆی باسیەکە لە کتێبەکەیە، چووە بۆ مەدینە نیشتەجێ بووە، ڕێک کەوتووە لەگەڵ ئینگلیزەکان. ئەو کاتە ئینگلیز لە مەدینەیە هەر نەبووە، بەس ئینگلیز لە هیندستان نەبوو، خۆیان ڕێک کەوتبوون لەگەڵ ئینگلیزەکان بۆ تجاریکردنیەوە، ڕێک کەوتووە لەگەڵیان کە جەستەی پێغەمبەریان صلی الله علیه و سلم بۆ بدزێ. لە مەدینە خانوویەکی بەکرێ گرتووە، نەفەقی بەژێر عەرزا لێیەوە، ڕێک کەوتووە لەگەڵیان جەستەی ڕەسوڵڵایان بۆ بدزێ صلی الله علیه و سلم. ئەمە بۆ لە ڕقی ئەوە بۆ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم، بۆیە وتوشێتی سەڵاواتی لەسەر بێن. ئەوەی دیراسی کتێبی شێخی کردبێ ڕەحمەتی ئەڵڵای لێبێ، ئەزانێت چ خۆشەویستیەکی بۆ ڕەسوڵ الله هەبووە، چ تەعظیمێکی ڕەسوڵ اللهی لا بووە صلی الله علیه و سلم. ئەوەیش کە لە درۆکانیان شێخی نوعمانی کە خۆی هەم سۆفیە هەم ماتوریدیە دانی پیانێ کە ئەڵێ ئەوە درۆیە دروست کراوە بۆ شێخ، بۆچی؟ بۆی خەڵک ڕقی لێی بێ و دوورکەوێتەوە لە کتێبەکانی و دوورکەوێتەوە لە داوەکەی. وێ بەڕاستی ئەمە یەکێکە لەو جۆرە بوهتان و درۆیانەی کە بۆ شێخەکرا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ. وێ ئینسان ئاگاداری ئەو بابەتانە بێ کە ئەهلی صلاح، ئەهلی خەیر، ئەهلی تەوحید و سونەت شوێنکەوتەی پێغەمبەران بەردەوام درۆیان بە دەورەوە هەڵەکرێ، وازیان لێ ناهێن، بە هیچ شێوێ وازیان لێ ناهێن. ئەمە لە کاتێکا کابرا لە عەقیدەیە ماتوریدیە، لە مەسلەکە سۆفیە، لە فیقهیشا حەنەفیە، دان خۆی بۆ بابەتەیانێ، هەر بۆیە پێشیان عەمیلی ئیستیخباراتی بەریتانی بوو، کە ئەو کاتی ئیستیخباراتی بەریتانی بۆنی هەر نەبوو.